ئێمە شوێن کەوتوی پێغەمبەری خوایین صلی الله عليه وآله وسلم لە هەر قۆناغەدا ئەوەمان کردووە کە پێمان وا بووە ئەوە جێگەی ڕەزامەندی خوایە. لە قۆناغێکدا کە وڵاتمان داگیر کراوە لایەن ڕژەی بەعسەوە دیارە خەبات و بەرەنگاریمان کرد. لە قۆناغێکی دیکەدا ڕاپەڕینمان کردووە. لە قۆناغێکی دیکەدا ئەمجا هەڵبژاردن کراوە پاشەشەمان کردو تاکە وەرن خەڵکی نوێنەری خۆتان هەڵبژێرن با خەڵکی باس بچێتەوە پەرلەمانەوە کەسانێکی باش نوێنەراتی ئەم خەڵک و جەماوەرە بکەن. فەضلی ئیمان و ئیسلام بە فەضلی خوای تەعالا ئێمە دامەزراوە بووین وەکو خەڵک نەبووین ڕۆژە قسەیەکی بکەین. لەگەڵ خەڵکی خۆمان تا ئێستا هێناومانە بۆ دڵسۆزیمان بۆ خەڵک دواندووە کارکردن بۆ خوا پێچەوانە و دژ نییە لەگەڵ کارکردن بۆ خەڵک بەڵکو دوڕ و یەک حەقیقەتن خواپەرستی و خەڵک دۆستی کە کاتی خۆی پارتی و یەکێتی شەڕیان کرد لە دژی پەکەکە بە قازانجی تورکیا. ئێمە ئەو کاتەی ئەعلانمان کرد من بڕامان بە شەڕی کورد دژی کورد نییە